سەر قەدەغەکردنی هاتوچۆ لە شاری جزیرەی ئیدانەکردنی شەڕ و توندوتیژەکانی باکووری کوردستان ژمارەیەک هاوڵاتی و پارت و ڕێکخراوی سیاسی و مەدەنی و چالاکوانانی شاری هەولێر ڕێپیوانێکی هێمنانە بۆ بەردەم ئۆفیسی نەتەوەیەکگرتوەکان ئەنجام دەدەن. بۆ زانیاری زیاتر دەچینە لای پەیامنێرمان بەرزان مەلامین. بەرزانم کاتت باش، چ زانیارێکی لەسەر ئەو ڕێپیوانەی کە ئەو ڕێکخراوانە وا بڕیارە ئەنجامی بدەن؟ بەڵێ سڵاو لێبێت چیە دیارە وەکو خۆ لە هەواڵەکە ئێستا باسە کرد کۆمەڵێک لە چالاکوان هاوڵاتیان ڕێکخراوی سیاسی مەدەنی بەشدارن لەم خۆپیشاندانە و ڕێپێوانەدا. دیارە لە پشتی منەوە بە 200 مەتر بارگای UN واتە نوێنەری نەتەوەیەکگرتوەکان لە هەولێر دیارە دەیانەوێت بگەنە ئەوێ بە ڕێپێوان دیارە هێشتا دەستی پێ نەکردو، ڕەنگە چەند خولەکێک در لێ ڕێپێوانەکە دەست پێ بکات وەک لە ئێستا لە کامێرەکە یاخود لە زوومی کامێرەکانەوە دیارە لێرەدا کۆبوونەتەوە دەیانەوێت ڕێپێوانەکە ئەنجام بدەن بگەنەوە و یاداشنامەیەک بدەن بە UN و لە یاداشنامەکەدا چەند خاڵێکیان خستوەتە ڕوو. دەمەوێت یەکێک لەو چەند خاڵێک لەو خاڵانە بخەمە ڕوو، ئەوەیە کە تێدا نووسراوە نەتەوەیەکگرتوەکان فشار بخاتە سەر حکوومەتی ئاک پارتی جەنگ دژ بە گەلی کورد ڕابگرێت و بگەڕێتەوە سەر مێزی گفتوگۆ. خاڵێکی تر نەتەوەیەکگرتوەکان بە ڕۆڵی خۆی هەڵسێت لە پرۆسی ئاشتی، بەڵام بۆ زیاتر زانیاری دەمەوێت یەکێک لە بەشداربوانی خۆپیشاندانەکە بدوێنم کە ئامانجیان چییە و زانیاری زیاتر لەوە وەرگرم. خاتون ئەم کاتت باش ئامانجی خۆپیشاندانەکە و ڕێپێوانەکەتان چییە ئەگەر بۆمان باسکەی؟ بەڵێ بێگومان ماوەیەکی زۆرە کە هاودیتنەکان لەگەڵ بەڕێز ئۆجەلان ڕاگیراوە و هەیئەتی هەدەپە نەیتوانیوە سەردانی بکە. گۆشەگیری لەسەر ڕێبەر ئۆجەلان هەیە، بە هەمان شێوە بۆمبارانکردنی چیاکانی هەرێمی باشووری کوردستان هەیە. لە هەمان کادا ئێمە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوودا گەمارۆ خرایە سەر جزیری بۆتان و هێرشێکی زۆر کرایە سەریان، تایدا ئەتوانین مناڵی یەک مانگە هەتاکۆ کاتە پیری 70 ساڵە تایدا بۆ بە قوربانی و بریندارێکی زۆر هەیە. جگەلەوەی کە کۆمەڵ ڕەشبگیریەکی زۆری بە کۆمەڵ هەیە، هەزاران کەسی کورد و چالاکوان و ڕاگەیاندنکار و سیاسیەکانی باکووری کوردستان ڕۆژانە ئاخرێن لە زیندانەکان. ئێمە بۆ ئەو مەبەستانە و بۆ بەردەوامکردنی پرۆسەی ئاشتی، بۆ ئەوەی کە نەتەوەیەکگرتوەکان بتوانێت ڕۆڵی خۆی ببینێ و فشار بخاتە سەر دەوڵەتی ئاکەپە بۆ ئەوەی هێرشەکانی لە دژی گەلی کورد ڕابگرێت، چ لە باشووری کوردستان چ لە باکووری کوردستان و بگەڕێتەوە سەر مێزی گفتوگۆ و ئەو گۆشەگیریەی لەسەر ڕێبەر ئۆجەلان هەیە لای ببات و بتوانێت ڕێبەر ئۆجەلان بهێنرێتە سەر مێزی گفتوگۆ لەناو گفتوگۆکاندا ڕۆڵی خۆی ببینێت. چییە ئەمەوێ باسی زانیارێکی تر بکەم کە جگە لە هاوڵاتیان کە لە هەرمی کوردستانن وەک دیارە بەشێک لە هاوڵاتیانی کە بەشدارن لێرە یاخۆ کەسانی کە بەشدارن لێرە بیانیشی تێدایە، بەڵام ڕاستەکەی نازانم بیانەکان خەڵکی چه وڵاتێکی ترن، بەڵام ئەوەی کە دیارە بیانی خەڵکی هەرمی کوردستانین بەشێکی دریان کوردانی باکوورن تێدا بەشدارن، ئافرەت لێرەدا بوونی هەیە و تەنانەت منداڵانش بەشدارن لێرەدا وەک لە دیمەنەکاندا دیارە. و مامۆستاگیان ئەگەر تۆش وەکو بەشدارویەک زانیاری زیاترم بیتێ کە ئامانجی خۆپیشاندانەکەتان چییە و بەڕای تۆکو خۆپیشاندەرێک یاخود وەکو بەشدارویەک پێت وایە کە نەتەوەیەکگرتوەکان هەڵوێستی چییە بێ دوایەوە یاداشنامەکەیان پێشکەشەکەن؟ بەڵێ دیارە ئێمە ئەمڕۆ کۆمەڵێک لە حیزبولایەنە سیاسیەکان لە کۆمەڵێک لە ڕێکخراوە مەدەنیەکان هەستاین بەگرتبوونەوەیەک بەرامبەر بەو هێرشە دڕندانەیە کە ڕژێمی تورکیا بەڕاستی دێخاتە سەر ناوچە کوردنشینەکان بە تایبەتی باکووری کوردستان. ئەمە هەستاین بە خۆپیشاندانێکی مەدەنیانە بۆ بەردەم نەتەوەیەکگرتوەکان بۆ ئەوەی هەڵوێستێک یان باشووری کوردستان بگەێنین بە نەتەوەیەکگرتوەکان ئەو ڕەشە کوژی و ئەو نەهامەتەی دەیبینم لێرەدا منداڵ بەشدارە و کەسی بیانیش بەشدارن لێرەدا، تۆ ڕاتچییە؟ بەڵێ وەڵە شتەچی باشەوە دیارە شتەچی گشتگیرە، بەڕاستی ئەوە ئەرچی هەموو ئەرکێکی هەموو مرۆڤ دۆستێکە، بەڕاستی کە ئەو هێرشە دڕندانەیە کە لە باکووری کوردستان دەیبینین ئەوە شتێکی زۆر دڕندانەیە بەرامبەر بە خەرچی زڤیلی ناوچەکە و بە تایبەتی باکووری کوردستان ئەنجام دەدرێت. زۆر سوپاس. چییە لێسادا وا دیارە ڕێپێوانەکە دەستی پێ کردووە ئەگەر کامێرامانەکەم هاوکارم بێت و دەتوانێن لەم ترافیکە دەپەڕنەوە لەو دی شۆستەکەەوە ئەو سیاجێکە دیارە بە نزیکی 200 مەتر دەتوانن ڕێپێوانەکە بکەن و بگەنە بەردەم بارگای UN. لەوێژدا دیارە وەکو باسم کرد پێشووتر یاداشنامەیەک دەخوێننەوە بۆ نەتەوەیەکگرتوەکان بۆ UN بۆی ئەوانش هەڵوێستیان هەبێت وەکو چەند خاڵێکم پێشووتر خوێندەوە، خاڵێکی ترش دەخوێنمەوە کە نووسراوە فشار بخاتە سەر تورکیا
سیاسەتی گۆشەگیری لەسەر بەڕێز ئۆجەلان هەڵبگیرێت بۆ ئەوەی بە ڕۆڵی خۆی لە پرۆسی ئاشتی هەڵبستێت. دیارە ئەمە لە یادداشتنامەکەدا وا نووسراوە و لە خوارۆژدا نووسراوە، دیارە ئاماژە بە هیچ ناوێک نەکراوە کە ڕێکخەری خۆپشاندانەکە بێت، تەنها نووسراوە بەشداربوانی خۆپشاندانی هەولێر بەم شێوەیە نووسراوە. باوکێک و منداڵێک لێرەدا بدوێنم سەرەتا بەڵێ چییە؟ بەڵێ دەتوانی بیان دوێنێ لێرەدا دەمێ باوکی منداڵێک بدوێنم کە خۆی و منداڵەکەیدا بەردەوام بن. مامۆستاگیانگەر بفەرموویتە ئێرە ئەم کاتە و باش تووەکو خۆپشاندەرێک وەخت لێرە بەشداری کرمانجی وەکی باش دۆربیەکی لێرێ دشی ڕۆیە خوبوومە بێژی کە ئامۆنجاتە چێت لێرێ باش دۆر بووی و دوێت چ یادداشتنامە بێژنە نوێنەرێت UN. وەکە هون زانین هەر چاپارچەی کوردستانê ev çend salan e bindestin û şerê diçer derborin taybetî ev dawiyê Bakurê Kurdistan بۆ سەرکومارê Erdogan bibe serkomarê dunyayê ku hemî û xwe pêşnida bikir bû wê yekê ev şer derê xist û pêşan hû ku weke hûn zanîn ev 3-4 sal bû bû aşitiyê heyetekê yê HDP dewamê de çû îmraliye gel serok Apo Öcalan ew serokatê bû cara pêncê çûbî pêncê Nîsan got bû be kêdî em neyên heyetê be kêdî hûn neyên me ji bo ku deng nestan nebî serkomarê dewletê Tirkî hemî ku ev masê ku hatî amadekirin ve çend sala ew masa pehênek lêda û qulipan piştî ku masa qulipandan avê de ev şer û dewam ke em bû mesela Bakurê Kurdistan taybetî serhildana Cizîrê û şir nexeware em divê ew xwe pêşandanê dikin bû netewênek bû dunya ku bibîne zulm û zorî ser Kurd gelê Kurd her çaparça dirabin. بەڵێ چێ دوت کات نەمابێت مەدەم نابابیت ئش بەرهەندێ ببوورە بەڵێ چی ئەم نەگەڕم و بۆ لای تۆ ئەوەی لە سادا دیارە دیمانەکە و خۆپشاندەرانن ڕێپێوانەکە ئەنجام دەدەن ئەگەر دەرفەت هەبوو لە کاتەکانی داهاتوودا لە کاتی خوێندنەوەی یادداشتنامەکەدا لە ناو بارگای UN-دا دەگەڕێمە وڵاتان بۆی کە زیاتر بینەران ئاشنا بکەین بۆی کە یادداشتنامەکەیان چێوە هەڵوێستی UN-شی دەبێت بەرامبەر بۆ یادداشتنامەیە. بەڵێ بەرزان مەلامین پامێرمان لە شاری هەولێر سوپاس بۆ زانێرەکانت بەڵێ بەرزان گەشتینە کۆتایی